بە ناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت وەم کاتە و گشت کاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لە ڕووماڵێکی نوێدا سەبارەت بە جەنگی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدام. ئەمڕۆ یەک مانگی ڕێک تێپەڕ بوو بە سەر دەستپێکردنی جەنگێکی نوێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست. ئەو جەنگەی کە ساڵانێکە تەپڵی بۆ لێ دەدرێت ئەویش جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیلە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەگەرچی لە سەرەتای دەستپێکردنی جەنگەکە هەم ئەمریکا هەم ئیسرائیل بەپێی ناوەندە توێژینەوەکانی سیاسەت واندانە نابوو کە جەنگەکە بەم شێوەیە درێژە بکێشێت، بەڵام نوێترین پێشاتەکان و دەرکەوتنی توانە و هێزی بەرگری ئێران ئەوە دەردەخات کە جەنگەکە هێشتا بەبەریەوە ماوە و بەم زوانە تەواو نابێت ئەگەر بێت و ئاگربەستێکی بەپەلە لە نێوان ئەو دوو هێزەدا یاخود ئێران و ئەمریکا و ئیسرائیل دانێتە پێشەوە. لە گەرمەی شەڕداین یەک مانگی ڕێک تێپەڕیەوە بەسەر دەستپێکی شەڕدا ئەمریکا دەستی بۆ دانوستان درێژ کردووە. لە هەمان کاتدا ئیسرائیل زۆر بە توندی ژێرخانی وزە و بازرگانی ئێرانی بە ئامانج گرتووە. ئێرانیش هۆشداری داوە بۆ وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانی کە بەرژەوەندی و کۆمپانیەکانی ئەمریکای تێدان کە هەمویان دەکات بە ئامانج ئەگەر ئەم جەنگە بەم شێوازە بەردەوام بێت بەرەو چاخارێک دەڕوات، ئەگەر ئێران لە هەنگاوەکانی کۆتایی و مەرگ نزیک بێتەوە هەڵوێستی کۆتایی چی دەبێت؟ ئەوەی کە ئەمریکا لە پێناویدا جەنگی هەڵگیرساند و ئێستا باسی شتێکی تر دەکات، چەکی ئەتۆمی ئێستا لە کوێی معادلەکاندایە، لە کوێی ئەم باسانەدا کە سەرۆکی ئەمریکا باسی دەکات. لە نوێترین لێدوانی سەرۆکی ئەمریکادا باسلەوە دەکات زۆر حەزم لە نەوتی ئێرانە. خەریکە هێدی وێنە گشتێکە ڕوون دەبێتەوە کە ئامانجی ئەمریکا لە دەستپێکردنی ئەم جەنگە لەگەڵ ئیسرائیل بۆ سەر ئێران چییە؟ ئەمانە و چەند بابەتێکی دیکە لە کاتی گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز شوان ڕابەر چاودێری سیاسی لە هەولێرەوە گفتوگۆی لەسەر دەکەم. ماوەستا شوان سڵاوتان لێبێتۆم کاتتان باش، سپاس بۆم دەرفەتەی کە بەیەمەتاندا. دەمەوێت لێرەوە دەست پێ بکەم تا چەند چانسی ڕێکەوتن و دانوستان و گفتوگۆ لە ئارادا لە کاتێکدا کە ئەمریکا هێزی وشکانی زۆری بۆ وڵاتانی کەندا و لەلایەک ڕەوانە کردووە وا پێ دەچێت هێرشی زەمینی بکە. لەلایەکیشەوە ئیسرائیل بەردەوام زەبری زۆر کوشندە لە ژێرخانەکانی ئێران دەدات. لەم کاتەدا ئاگربەست شتێکی مەحاڵ نییە؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت کە کارزانی بەڕێز بۆ کەناڵ و بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس. طبعاً ئەمڕۆ 31 ڕۆژە جەنگێکی گەورە، جەنگێکی هەرێمی لە ناوچەکە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران لە ئارادایە. طبعاً ئەو جەنگە بەمانای کردداری جەنگێکی گەورەیە، مەترسیدارە، ماڵوێرانی کەرە، جەنگێکی هەرێمیە بەو مانایی کە چەند وڵاتێکی لە ناوچەکە گرتووەتەوە. طبعاً ئەو جەنگە ئەگەر بێت و ڕانەوەستی بە تەکید ناوچەکە دەبێتە گرکان و پریشک بەر چەندان وڵاتی تر دەکەوی و چەندان وڵات شەلەل دەبن. ئەو جەنگە کاتێک کە هەرگیرسا ئەگەر تەماشای لێدوانەکانی ترامپ سەرۆکی ئەمریکا بکەین، هەندێک لێدوان دەدا من تێبینی خۆم لەسەر لێدوانەکانی، هەندێک لێدوانی زۆر نەرمن و سادەن، هەندێک لێدوانی زۆر توند و زبر و هەڕەشاوین، هەندێک لێدوانی دژ بە یەکن. بۆ نمونە هەتا لە تەسمیە و ناوبردنی جەنگەکە ئەو ناڵێ جەنگ دەڵێ ئەمن دەڵێم ئۆپراسیۆنی سەربازی، بۆ چونکە فیعلەن کاتێک کە ئەمریکا لە ئێرانی داوە چەند سیناریۆیەکی لەبەردەست بووە. پێی وانە بووە ئاوا بکەوێتە نێوداوی ئەم جەنگە و تێوە بگڵێ. پێی وا بووە سیناریۆی یەکەم ئەگەر بتوانی سەرۆک یا ڕێبەری ئێران وەکو سەرۆکی فێنزلە بڕفێنی و ئیختیتافی بکا و نظامی ئێران بڕوخێنی ئەوە باشە، بەڵام ئەویان بۆ نەڵوا و ئەویان بۆ نەکرا. ئەوەی تر ئەگەر بتوانی لە جەنگەکە یا بە جەنگ بەلێدانی 2 ڕۆژ و 3 ڕۆژی بیدایی سەرۆکی ئێران یا ڕێبەری ئێران بکوژی، دواتر خەڵک ڕاپەڕی، هەرچەند خەڵکیان هاندا، هەتا پێش شەڕیش خۆپیشاندان لە ئێران هەبوون. بە هەر حاڵ لە کاتی جەنگویستیان
خەڵک هاندن هاوکاری خەڵککەن نە لە فارسەکان نە لە عەجەمەکان پێکاتەکانی ناوخۆی ئێران ڕانەپەڕین دواتر پەنان بردەبەر کوردەکانیش بە هەمان شێوە کە پێم وایە ئیشێکی باش و دووربینانیان کرد. دواتر ویستی ئینزاری جەوی بکە کە هێزدا بەزێنێ بۆ ناو خاچی ئێران ئەوەشی بۆ نەڵوە بۆ نەکرابووە چونکە ئێران لە ڕووی جوگرافی 1,650,000 کیلۆمەترە یعنی وەک دەڵێ لە چاو هەندێک وڵاتان نیمچە کیشوەرێکە. ئیدی ترامپ دەڵێ ئەمە ئۆپراسیۆنە جەنگ نییە چونکە لە ڕووی یاسای یەوە لە نێوخۆی ئەمریکا ئەگەر بێت و جەنگێکی درێژخایەن بێ دەبێ لەلایەن کۆنگرێسەوە تەبەنی بکرێ و تەصدیق بکرێ و تەمویلیش بکرێ لە ڕووی داراییەوە. ئیدی لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئەو داوای لە ناتۆش کرد ناتۆ نەچووتە پاڵ جەنگەکە بەڕسمی هەرچەندە هەندێک وڵاتان بێدەنگن جۆرێک لە بە جۆرەکان هاوکاری ترام دەکەن. ئێستاش دەتوانین بڵێن لە ئەنجامی ئەوەی کە ئەمریکا یا قەوارەی زایۆنی سەرکەوتنیان بەدەست نەهێناوە ئەهدافەکانیان پاساغ و تەحقیق نەکردووە پەنا دەبەنە بەر دانوستان. طبعاً دانوستان لە ڕووی زانستەکانی سەربازی تەنانەت زانستەکانی سیاسیش دوو شتی سەرەکی تێدا. یەک یا ئەوە طبعاً هەتا دەستنە سەرمێزی گفتوگۆ زەربە لێک دەدەن چونکە ئەگەر بێت و لەو ماوەیە چێش کەس بێنی قسەی یا گفتوگۆی لە سەرمێزی دانوستان و گفتوگۆ لاوااستر دەبیتن. طبعاً بۆیە ئەمن وا تەماشە دەکەم ئەو دانوستانەی کە ئێستا بە وەساتە و نێوەنگیری میسر و تورکیا و پاکستان لە ئارایە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێ وا پیشان بدەن کە ئەوان دانوستانیان دەوێ وا پیشانی وڵاتان بدەن و لە هەمان کاتدا پیشانی ئێران بدەن کە ئەمریکا بەهێزە بەردەوام لە ئێران دەدا بەردەوام لەشکرچێشی دەکا ئەگەر بێت و لەسەر مێزی گفتوگۆ دانوستانەکە قبول نەکاتن لە داهاتوو لە مەترسیدا و زیاتر لی دەدەن. بەڵام ئەو لەشکرچێشی کە ئەمریکا دەیکا لەلایەن مارێز و لەلایەن سوپای خۆی و لەلایەن فرقەی 82ەوە بەڕاستی ئەوە بۆ ئایندەیەکی دوورە و پیلانێکی استراتیژی سەربازی ئەمریکا بۆ ناوچەکە کە ناوچەکە دەخاتە مەترسیشوان. دەستنە سەر مێزی گفتوگۆ هەردوو لا دەیانەوێت نیەت و قسەی دڵی یەکتر بخوێنەوە. لە سەرەتای جەنگەکەەوە دەمەوێت بپرسم هیچ باڵانسی هێز ڕوویداوە یاخود هەردوو لە هێشتا لە لووتکەی هێزدا خۆیان نیشانی یەکتر دەدەن؟ بەڵێ مامۆستا شوان پرسیارەکەم خۆی کاکازان ڕۆن بۆ وەک باسم کرد بەڕاستی ئەمریکا و قەوارەی زایۆنی بە تایبەتی ئەمریکا پەیوانە بوو کە شەڕەکە ئەوەندە درێژ دەخایەنی ئێران ئەوەندە دەمێنێتەوە بەڵکو چاوی نێودەوڵەتیش تەنانەت وڵاتانی دۆستی ئێرانیش گیان قوڵا کردبوو ئەگەر بێت و بە دووسێ ڕۆژ ڕژێمی بڵێن حکومڕانی ئێران بگۆڕێ ئەوە بێدەنگ دەبوون. بەڵام کاتێک کە ڕێبەر یاخود سەرۆکی یەکەمی ئێران کوژدرا و تا ئێستاش بەردەوام عومدەی عسکەری دەکوژدرێن کەسایەتیە گەورە و دیارەکانیان دەکوژرێن بەڵام ئێران ینی بەردەوام لەمانەوەدایە هەندێک وڵات هاتن بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری ئێرانیان کرد و پاڵپشتیان کرد و ئەمریکاش ینی کەوتە ژێر فشاری جەماوەری و یاسایی و کۆنگرێس بۆیە دەتوانم بڵێم ترامپ پەشێمان بوویەوە ئێستا ئەگەر بێت و بە دانوستانێکی سەرکەوتو لی دەرچی دانوستانەکە سەری پێدەگری. بەڵام لە بەرامبەریشدا کەوتۆتە داوی قەوارەی زایۆنی چونکە لە ئەسڵدا ئیسرائیل ئەمریکای پەلچێشی ناو قەزیەکە کردووە. ئەم جەنگە جەنگێکی بێپاساوە بەو مانایی کە ئێران لەگەڵ ئەمریکا لە دانوستاندا بوو. جاری یەکەم لە شەڕی 12 ڕۆژە لە دانوستاندا بوون
لە کاتی دانوستان لە ئێرانیاندا. ئەم جارش بە هەمان شێوە دەبووە کۆبوونەوەی داهاتوو لە ڤێننا بکرابایە، بەڵام لە میانەی دانوستان لە ئێرانیاندا ئەوەش ئەوە دەگەێنێ حتا ئەو دانوستانەی ئێستا و لە داهاتوشدا دادێ ئەم ئێران و وڵاتی تریش بە هیچ شێوەیەک متمانە بە ئەمریکا نەکەن کاتێک کە لە دانوستاندان لیان دەدرێتن. ئیدی ترامپ بویە ئێستا تەماشای لێدوانەکانی بکە، ئەو لێدوانانەی کە دژبەیەکن بۆ نمونە لەلایەک دەڵێ سەرکردەکانی ئێرانمان هەموو کوشتووە، هەم مفاوەزات لەگەڵ چێ بکەین، لەلایەک بەخۆی ئیعلان دەکا کە مفاوەزاتمان دەوێ و لە مفاوەزات داین، دەڵێ هێزی دەریایی نەماوە، هەموو موسساتمان تەدمیر کردووە و هەروەها لە بنکەکانی ئەتۆمیشمانداوە. باشە ئەگەر تاکە پاساو هەبی بۆ لێدان لە ئێران بریتی بووە لە یعنی چەچی ناوچی یا چەچی ئەتۆمی. ئێرانیش دەڵێن ڕێبەری ئێمە تەحریمی بەدیهێنانی چەچی نەوەوی کردووە. ئەگەر ئێمە ئەو وزەیەمان هەبێ، ئەو وزە بۆ شێوازی سەلمیە، بۆ کارەبایە، بۆ تەکنەلۆژیایە. لە هەمان کاتیشدا کۆمەڵێک وڵاتی زلهێز لە جیهاندا چەچی ئەتۆمی هەیە. یەکێک لەوانە ئیسرائیلە کە 12 یعنی کلااوی نەوەوی هەیە کە لە ساڵی 1950ەوە لە دەیمونە یعنی ئەو بنکەی بنیاد ناوە. کاتی خۆی ئەمریکا و رووسیا کەوتنە ڕێکەوتن بۆ ئەوەی ترسانەکانی نەوەویان بۆ 7500 دانەکەم کەنەوە. ئەمریکا ئیلتیزامی پێ نەکرد. ئەمریکا دێ ینی دش بە ناوچەکە شەڕێک هەڵدەگیرسێنی بۆ ئەوەی بە حسابی خۆی سەیتەڕە بکاتە سەر وزە، سەر نەوت و ئەوانە، بە تایبەتیش بە شێوەی گشتی سەر ئابووری، بەڵام بە جەنجیش لەوەدا براوە نەبووە. بۆیە من پێم وایە ئێران کە تا ئێستا ماوەتەوە هۆکاری خۆی هەیە. هۆکارێک ئەوەیە کە ئەوان ئێستا نزیکەی 9 ملیۆن کەسن، لەوانە 68 ملیۆنیان شیعان، ینی شیعەش لە مەزهەبگەرایی ینی بەهێزن. ئێران شەڕی کەنداوی کردووە، شەڕی 8 ساڵەی لەگەڵ عراق و لەگەڵ 30 وڵات کردووە. ینی خەڵکێک وەکو خەڵکێکی مەبدەئین، خەڵکێکی هۆشیارن و ئەوانەی قیاداتی ئێران، قیادەی ئێرانیش دەکەن بە هەمان شێوە وەسپایەکی مەبدەئیان هەیە. ئیدی ئەگە سەرەتا ڕووخابە ئەوە ڕووخا، بەڵام کە تا ئێستا ماوەتەوە من پێم وایە بەم شێوەیە ئێران دەمێنێتەوە. ئەگەر بێت و شەڕەکەش بەردەوام بی، ئێران کارتی زۆری بەدەستەوەن. وەکو باسەکرێ زۆر جار باسی هورمز دەکرێ، خەڵک لە گەروی هورمز بەس باسی مەسەلەی نەوت و جوولەی بازرگانی دەکا. بۆ نمونە ینی 150 کێبلی ئەنتەرنێت بەوێدا ڕەتدەبی کە 190 چالاکیەکانی ئەنتەرنێت لە شەرق ئەوسەد، لە ئاسیا، لە ئەوروپا ینی لەوێن دەرێ ینی بەرهەبە. ئیدی ئەگەر بێت و ئەم شەڕە بەردەوام بی، بە تەکید ئێران زەربە گەروی هورمز دەگەینی، بە بابل مەندەب دەگەینی و با بنکەکانی یا بە مؤسساتی ئەمریکا بە تایبەتیش ئەوانەی لە وڵاتانی خەلیجن. زۆر باشە. مامۆستا شوان لە سنای قسەکانتدا ئاماژەت بە بابەتێکی گرنگ کرد، ئەویش تەحریمی چەکی ئەتۆمی بووە لەلایەن ڕێبەری پێشووی باڵای کۆماری ئیسلامی ئێرانەوە. تا ئەم لەحزەیە هیچ کەس نازانێت ئایدیا و بیر و بۆچوونی ڕێبەری نوێی کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە چەکی ئەتۆم چییە؟ خوێندنەوەی بەڕێستان چییە ئەگەر بێت و فشارە عسکەریەکان بۆ سەر ئێران بەم شێوەیە بەردەوام بن، یاخود ئێران بکەوێتە لێواری کەوتنی یەکجارەکی؟ پێتان وانی ئەوانیش ئەم فتوای پێشووی ڕێبەرەکان بشکێنن دەست بۆ چەکی ئەتۆم ببەن؟ خۆی ئێران لە ڕابردوو هەمیشە گوتوویەتی ڕێبەری ئەوسا بەدیهێنانی چەکی ئەتۆمی یاساغ و قەدەغە و تەحریم کردووە. بەڵام ئێستا کە بڵێن ئەو ڕێبەرە نەماوە، ئێران خاوەنی ڕێبەری تازە و ڕێبەری نوێیە و کەوتۆتە حاڵەتێکی کوڕت و پڕوتاری ئیشکە لە شەڕدایە و ئێران بۆتە شەڕگا. بە تەئکید ئێران پێداچوونەوە بۆ کۆمەڵێک شت دەکا، کۆمەڵێک شت بە حەقی خۆی دەزانی بوو ئەوەی بمێنێتەوە بۆ ئەوەی بەرگری لە خۆبکات. تەنانەت هەندێک لەو شتانە ئەگەر لە ڕووی نێودەوڵەتی شەوە یاساغ بنجا خۆ ئەمڕۆ یعنی ئەو شتانەی کە لە ڕووی یاسای نێودەوڵەتیوە یا لە ڕووی ئاعرافی نێودەوڵەتیەوە
یاساغ و قەدەغەن یعنی قوارەی زایۆنی تێچیشکاندون و ئەمریکا بۆ خۆی تێچیشکاندووە. ئەمریکا لە ناتۆ ئەندامە بەبێ ئەوەی داتە نەتەوە یەکگرتووەکان و ناتۆ و کۆنگرسی ئەمریکا ئەوە شەڕێکی ماڵوێرانکەر و درێژخایەنی بەرپا کردووە. ترامپ کە ئێستا سەرۆکی ئەمریکا لە ساڵی 1970ەوە دەڵێ من پێم باشە یا ئەگەر لە سەرکار بم بەدەستم بی نەوتی ئێران داگیر دەکەم. باشە کەکە یعنی بۆ ئەتوو لەو سەری دنیا لە پەنای یعنی دەریاکانەوە هاتی ئەلێرە بە ئارزوی خۆت وڵاتان داگیر دەکەی و خاوەن چەچینەوەی و خاوەن هەموو شتێکی و پاڵپشتی قوارەی زایۆنی دەکەی کە قوارەی زایۆنی لێرە زۆرێک لە زوڵمی لە وڵاتانی ناوچەکە کردووە و دەیانەوێ بەم شەڕا ئایندە و استراتیژیەتی جوگرافی یا دیموگرافی داهاتووی ناوچەکە بگۆڕن بە حەقی خۆتان دەزانن بەڵام وڵاتان حەقی خۆیان نییە کە چەچینەوەویان هەبی. بۆیە ڕێبەری ئێستای ئێران لەوانەیە بڕیاری نوێ بەرامبەر بە چەچینەوەی بدا بە مافی خۆیان بزانن کە ئەو چەکەیان هەبی بۆ ئەوەی بمێنەوە. ئەگەرچی هەندێک لە سیاسەتوانان پێیان وایە لەوانەیە ئێستا ئێران خاوەنی چەکی زۆر پێشکەوتوتر و متتەویرتر بی. ئاژانسی وزەی نێودەوڵەتی لە ڕابردوو ڕایگەیاندووە کە ئێران خاوەنی چەچینەوەوی نییە. باشە ترامپ بۆ خۆی ڕدەگەێنێ لە شەڕی 12 ڕۆژە دەڵێ ئێمە بنکەکانی ئەتۆمیمان لە نێو بر. باشە گەر بنکەکانی ئەتۆمیتان لە نێو برد بۆ دووبارە بەو ناوە لی دەدەن و ئێستاش کە شەڕی 31 ڕۆژەیە دەڵێ هەموو بنکەکانمان بە بۆمبی بڵێم قرس بۆمباران کردووە لە نێومان بردووە شەلەلمان کردووە هیچی نەماوە. باشە گەر هیچی نەماوە بۆ وازی لێناین. بەڵام دیارە ئەم قسانەوانە ئیدی بەهەرحاڵ ئەمن پێم وایە قوارەی زایۆنی بەو گچکایەتی خۆی ئەمریکایەکی گەورە و زەبەلاحی بە دوای خۆیدا ڕاکێشا. بۆیە حەقا گەلی جوو گەلی ئیسرائیل گەلی ئەمریکا زۆر لەوە وشیارتر و بێدارتر بن. حەقا سەرۆکەکانی خۆیان خەلعکەن، سەرۆکەکانی خۆیان لابدەن، سەرۆکەکانی خۆیان مەحکەمە بکەن، لێیان نەگەڕێن. ئێستا ئیسرائیل کە ڕۆژانە دەکەوێتە ژێر ڕێژمەی موشەکەکانی ئێران کە تا ئێستا نزیک 9 ڕێژمەی موشەکی پێکەوتووە. ئەگەر بێت و یەک جار ئەو موشەکانە بەناو گەلی ئەمریکا کەوتبایە لە دوورەوە نەبایە گەلی ئەمریکا قبولی دەکرد. بەڵام ئەمریکا زیاتر لە دوورەوە شەڕ دەکا، لە دوورەوە زیانی پێدەگا. کەمتر وایە مەسەلەن برێن زیان بە هاوڵاتیان بگا. هەرچەندە ینی قوارەی زایۆنی ینی لە دوای ئەوەی کە لە ساڵی 1948 لە نەتیجەی یعنی جەنگی جیهانی دووەم لەدایک بوو بە هیچ شێوەیەک تا ئێستا ئەوەی بەسەر نەهاتووە و زوڵمی زۆریشیان لە غەزە و لە مسلمانانی فەڵەستین کرد. ئەو خاکیان داگیر کرد وەکو شتێکی معنەوی یعنی دوور نییە بەڕاستی خی سبحانەوە تەعالی حەق لە ئیسرائیل بکاتەوە، حەق لە ئەمریکای بکاتەوە. نەتیجەی یا داهاتووی ئیسرائیلش خراپبی و هەروەهای ئەمریکاش خراپبی و هەندێک وڵاتیش لە ناوچەکە نەتیجە و عاقیبەتیان خراپبی. کەواتە ڕژێمی دوای ڕابەری کۆچکردووی پێشووتر بۆی هەیە دەست بۆ چەکیە تۆم بەبات هەم دروستکردن هەم وەکو بەرگری بۆی هەیە گۆڕانکاری بەسەرم استراتیژەدا بێت نەتیجەی قسەکانی پێشووت. کاکە زانگوتم ئێستا ناوچەکە بەگشتی بە تایبەتی ئێران لە حاڵەتی شەڕدا حاڵەتی شەڕ حاڵەتێکی نانۆرمالە حاڵەتێکی کتوپڕە. زۆر جار لەو حاڵەتانەدا یاسانی و دەوڵەتیەکان پێشێل دەکرێت. ئەمریکا هیچی لێ نەقەوماوە موهاجی مەهێرشی کردووە یاسانی و دەوڵەتیەکانی پێشێل کردووە. کەواتە یعنی بۆ ئێران زیاتر متتەبعە بە تایبەتیش کە ڕێبەری ڕابردویان بڵێن لە نێو براوە و عومدەی عسکەریان لە نێو براوە. یعنی دەزانی کارزان ینی 102,000 خان و شوێنی نیشتەجێبوون زەربیان بەرکەوتووە 93,000
ینی دامەزراوەی مەدەنی و حکومی زەڕ و زیانیان بەرکەوتووە تا ئێستا 250 ئافرەتیان کوشتووە 185 مامۆستا و قوتابیان کوشتووە یعنی ئەتووەرە یەکەم زەربەی لێدانی ئەوان لە قوتابخانەیەکی مەدەنی بدەن بێن باسی مافی مرۆڤ و یاسانی و دەوڵەتیەکانیشیان بکەن یعنی لە هەمان کاتێشدا من قسەکە بە مەوزوعی دەکەم ئەگەر ئێران یا وڵاتێک بە زوڵم لە جوی بکە قسەی خۆم دەکەم یا لە ئەمریکا بکە بەڵام ئێران لە حاڵەتی مفاوەزاتدا بوو و هەروەها لە هەمان کاتدا بە کتوپڕ لی دراوە و لە شوێنە مەدەنیەکانی دراوە کەواتە ئێران یا هەر وڵاتێکی تر کە لی بدرێ بۆی هەیە ئەو پەڕی بەرگری لە خۆی بکە ئێستاش دوورمە بینە یعنی ڕێبەری نوێ بڕیاری ئەوە بدا کاتچی ئەتۆمی ڕێگەشی پێ بدرێ و بەرهەم بێ هەرچەندە ئەوان تا ئێستا ئیقراریان نەکردووە بەڵام دەبی ئەمریکا و ئیسرائیل لەوە بترسێن و مادام ئێران مایەوە ئێران بەردەوام بوو ئێران کارتی زۆری بەدەستەوەیە بۆ ئەوەی درێژە بە شەڕەکە بدا بەڵام ڕۆژێ بۆ ڕۆژێ ئەمریکا و قەوارەی زایۆنی بەرەو شکست و بەرەو نزول و ئەوانە دەڕۆن بۆیە داوای بڵێن داوای شەڕ ڕاوەستان دەکەن بەڵێ ئەوان هێرشیان کردووە شەڕ هەڵگیرسان بەدەست ئەوان بووە بەڵام ئێستا ڕاگررتنی شەڕ بەدەست ئێرانە ئەگەر ئێران مووقیفی زۆر لاواز باە دەبووە بەدە پەنجەمۆری کردبایە و شەڕەکەی بوەستان باە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک کارتی سەربازی بەدەستەوەن کە ئێران داشی سوارە بۆیە کاتێک کە ئەمریکا باسی دانوستان دەکا باسی 15 خاڵ دەکا وەکو مەرز لەسەر ئێران فەرزکە بەڵام ئێران بە 5 خاڵ وەڵامیان دەداتەوە بۆ نمونە مەرجی ئێران ئەوەیە کە ئەسڵەن ئەمریکا لە ناوچەکەی بە تایبەتی لە وڵاتانی خەلیج نەمینێ و هەموو زەرەر و زیانەکانی ئەو شەڕ و ئەو جەنگەشیان بۆ قەرە بۆ بکاتەوە ئێران بەعکسەوە دێ لە هەمبەر ئەوان شەرتی گەورە دادنێ شەرتی گەورە فەرز دەکە هەرچەندە ئەگەر شەرتی هەردوو لاشیان گەورە بن لە دانوستاندا تەخفیف دەکرێت و تەنازل دەکرێت و دێتە خوارێ ئێمە ینی خوازیارین کە ئەم جەنگە ماڵوێرانکەرە لە ناوچەکە کۆتایی پێبێت چونکە ئەگەر بەردەوام بێ ینی وڵاتی تریش دەگریتەوە بە تایبەتی بۆ ئێمە بۆ عێراق بە تایبەتی تر بۆ هەرێمی کوردستان کامیلەتێکی مەزلومین ینی بەڕاستی بۆ ئێمە خراپە بۆیە هیوادارم هەمیشە بێلایەنی خۆمان بپارێزین و لایەنگیری نەکەین بۆ ئەوەی ملەتەکەمان کاری نەڕوە ئەوەی کە دەبینین دوای بامانجگرتنی پێگە سەربازەکانی ناوێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە چەند ڕۆژێکە دەبینین دەستیان بردووە بۆ ژێرخانی ئابووری و وزە شەریکەی بەرەمێنانی ماست و شیرەمەنی و چلورە و ئەمانەیە ئەنی چییە ئیسرائیل بە ئامانجی گرتووە شەریکەی بەرەمێنانی پۆڵا کارگەی پۆڵا و ئەلەمینیۆم ژێرخانی وزە وێزگەکانی بەرەمێنانی کارەبا ئەمانە تا چەند لە چوارچەوە یاساکانی نێودەوڵەتی و یاساکانی جنگ جێگەیان دەبێتەوە لە کاتێکدا ئەوان ئەمریکا و ئیسرائیل بۆ گەلی ئێرانی دیعای دیموکراسی و مافی مرۆڤ و ڕزگارکردنی ئەوان دەکەن ئەمە پێچەوانەی ئەم دروشمانە نییە لەلایەک و لەلایەکی دیکەشەوە وێنە گشتێکەوەمان پێناڵێک کە ئەوان بۆ ئامانجی خۆیان ئەم شەڕان هەڵگیرساندووە خۆی کارزان بە پێی یاسانێ و دەوڵەتیەکان ئەگەر جەنجیشبی دەبێت لە ڕووی مافی مرۆڤ و جارنامەی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتوەکان هەندێک شوێن پارێزراو بن زەربەیان لێ نەدرێ بەڵام بەداخەوە ئەمریکا و قەوارەی زایۆنی لە هەندێک دامەزراوە و هەندێک مەسانیع و کارخانەی مەدەنییان داوە لە ئێران کە خزمەت بە خەڵک دەکەن ڕۆژانە خەڵک پێویستیان پێ و خەڵک شەلەل دەبی تەنانەت لە ژێرخانی وزە و کەرتی مەدەنیشیان داوە کە مەسی خەڵک دەکات ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا لە ڕۆژانی ڕابردوو ڕایگەیان کە ئێمە دەمانەوێت لە ژێرخانی وزەی کارەبای ئێران بدەین دواتر ڕایگرت و باس لە دانوستان کرا ئێستاش دەڵێ تا دانوستان ئەم چەند ڕۆژە بەرپا دەبی ئێمە لە وزە نادەین بەڵام دوێنێ بەداخەوە لە هەندێک شوێنی گرنگ و حساسیان داوە بە تایبەتی کارخانەیەک دەکەوێتە نێوان تاران و قوم دەکەوێتە سەر ڕێگای قوم جەنابەت باسی دروشم دەکەی
هەندێک شت هەیە لەلایەن قەوارەی زایۆنی و ئەمریکا تەنیا دروشمە. بۆ نمونە یەکێک لە دروشمەکانی ترامپ بۆ ئەوەی ببێتەوە سەرۆکی ئەمریکا ئەوە بوو کە کەسێکی زۆر ئاشتی خوازە ئاشتی لە جیهاندا بەرپا دەکا بوو ئەوەی خەڵاتی ئاشتی نۆبڵ یانێ و دەوڵەتی بەدەستبێنی. بەڵام بەداخەوە ڕێک پێچەوانەوە بوویەوە لە سەردەمی ئەو ماڵوێرانی لە ناوچەکە بەرپا بووە. بۆیە بەڕاستی ئەمن وا دەبینم ئەگەر ئەو وەزع ئاوا بڕوە گەلی ئەمریکا و کۆنگرێسی ئەمریکا مەجلیس شیوخ لە داهاتوو ینی بەم شێوەیە لە ترامپ قبول نەکەن و ترامپ ئێستا لە ژێرزەختا بۆیە پەنادەباتە بەر دانوستان چونکە باسم کرد دەبی شەڕی درێژخایەن کۆنگرێس بڕیاری لەسەبدا و لە ڕووی ئابووریشیەوە تەمویلی بکەکەواتە فیعلەن ئەو جۆرە لێدانانەی ئەمریکا قەوارەی زایۆنی ئێستا لە هەندێک مەراکیز و موسساتی مەدەنی ئێران دەدا بە پێی قەوانین و ئاعرافی نێودەوڵەتی نایاساین و دژی ئەو دروشمانن کە ئەمریکا هەڵی گرتوون کە باسی وڵات پارێزی و مافی مرۆڤ و سەروەری یاسای نێودەوڵەتی دەکاتن. باش مامۆستا شوان پرسێکی دیکە کە زۆر گەرمە ئەویش باس دەکرێت پرسی دەستپێکردنی هێرشی زەمینی ئەمریکایە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران. ئێرانیش لە ڕاگەیەنراوەکانی ڕۆژانی ڕابردوودا ئاماژەی پێکردووە وەک پێشبینیەک استراتیژیەکانی ئەمریکای بە ڕۆژانی داهاتوو دیاری کردووە لە 8 خاڵدا یەکێک لاوانەی هێرشی وشکانی کە پێی وایە لە وڵاتێکی دراوسێوە و لە وڵاتانی کەنداوەوە ژمارەی سەربازەکانیشی دیاری کردووە ئێران. تا چەند ئەم جەنگە چاوەڕوانی ئەوەی لێ دەکرێت لە ڕووی هێرشی زەمینیەوە ئەمریکا دەست بە ئۆپراسیۆن کات و لێکەوتەکانی چی دەبن ئەگەر ئەمریکا لە ڕێگەی وشکانیەوە هێرش بکات؟ خۆی ئێستا سەرۆکی قەوارەی زایۆنی ناتەنیاهۆ تووشی بارودۆخێک بووە. یەک پێی وایە ئەگەر ئەو جەنگە بوەستی چارەنووسی خۆی خراپ دەبی لە ڕووی نێوخۆی و لە ڕووی نێودەوڵەتیەوە لە هەمان کاتدا وەکو ئاعتیقاد و بیر و باوەڕی خۆشیان قەنەعەتیان گەیشتوتە سەر ئەوە کە ئەم ڕووداوانە ئەم جەنگە یعنی داهاتووی بۆ گەلی ئیسرائیل خراپ دەبی. بۆیە بەڕاستی هەموو فشارێک بە هەموو جۆرێک لە ئەمریکا دەکا کە لە شەڕەکە بەردەوام بی زۆر بەداخەوە ینی وڵاتێکی زلهێژی وەکو ئەمریکا سەرۆکێکی وەکو ترامپ سەرۆکی زلهێزێکی جیهانی بکەوێتە ژێرکاریگەری بڵێن ناتەنیاهۆ یا قەوارەی زایۆنی بێ ئەم قوربانیە بە خۆی بدا بە گەلی خۆی بدا بە ئابووری خۆی بدا بە ناوچەکە بدا چونکە لە بیرمان نەچی بە پێی هەندێک ژێدەری ئابووری ڕۆژانە خەرجی ئەم شەڕا بۆ ئەمریکا 1 ملیار دۆلارە بۆ ئیسرائیل 750 میلیۆن دۆلارە بۆ ئێران ینی 150 تا 200 میلیۆن دۆلارە. جا یەکێک لە سیناریۆکان یا خیارەکان بۆ ئەمریکا ئەوەیە کە شەڕی بڵێن هێرشی زێرزەمینی بکە. بە پێی هەندێک ژێدەری سەربازی ئێستا ئەمریکا 49 تا 50,000 سەربازی لە ناوچەکە بە هەندێک وڵاتانی ئەوروپاشەوە هەوەکە زۆرێکیان دەکەونە وڵاتانی خەلیج و زۆربیان یا زیاتریان لە کوێتە و دوێنێش پێرێش یعنی جاری ئەوەیدا کە سەربازی زیاتر بێنێتە ناوچەکە بە تایبەتیهی فرقەی 82 فرقەی 82 ئەمریکا طبعا لە ساڵی 1970 لە جەنگی جیهانی دروست بووە کە 6 لیوایە 19 تا 20,000 سەربازی هەیە. ئیدی ئێستا کە دەیانەوێ ئەو لەشکرچێشیە بکەن بۆ ئایندەیەکی دوورە کە ناوچەکە بە حسابی خۆیان بەسەر ئێراندا زاڵ دەبن ناوچەکە دادەڕێژنەوە ئیسرائیلی گەورە دروستەکەن لە مابینی نیل و فرات هەندێک وڵات لاواز دەکەن هەندێک وڵات بەهێز دەکەن دوای ئێران دێن لە شوێنی تر دەدەن. ترامپ لە لێدوانی پێرەی ڕایگەیان کە لە دوای ئێران نۆرەی کوبایە ئەوان نەیان شاردوتەوە کە تا ئێستا 5-6 سەرۆکی وڵاتان یا سەرکردەی وڵاتانیشان ئەوە ئیختیتاف کردووە واتە ڕفاندویانە.
بە هەر حاڵ دێمەوە سەر وەڵامی خودی پرسیارەکەت ئەگەر بێت و کە ئەوان ینی ئینزال جەوی بکەن یا هێرشی پیاڕۆ بکەن ئەمن پێم وایە سەرکەوتونا بن ئێران چەند کارتێکی بەدەستەوەیە بە تایبەتی ئەمریکا دەیەوێ کۆنتترۆلی گەروی هورمز بکاکەوە زەحمەتا دەیەوێ هێرش بکاتە سەر دوورگەی خارک بۆ ئەوەی ینی ئەو ئەمبارە نەوتەی کە لێتی ینی دەستی بەسەردا بگری و بە ئارەزوی خۆی نەوت ئیزدار بکە کە بە حساب سەدانوهەتی نەوتی ئێران لەوێن دەرەیە و لە مقابلی ئەوە ئێران ئێستا هاتووە ینی تەشدیدی عسکەری لە گەروی هورمز زۆر زیاد کردووە و لە گەروی خارگ لە دوورگەی خارگ زۆر زیاد کردووە و ئەسڵەن بابلمەندەبیش کە یەکێکە لە ڕێڕەوەکانی جوولەی بازرگانی و نەوت بە تەئکید مەترسیش دەکەوێتە سەر ئەوان ئەو شەڕی ئێستاش لە ئارایە هەر لە ئێستادا کە وڵاتانی خەلیج سەدا 20 وزەی وڵاتانی ئەوروپا دابین دەکەن سەدا 50 نرخی ینی غاز و کارەبا لە وڵاتانی ئەوروپا گران بوو ئەگە شەڕەکە بەردەوام بی ینی ئێران دەتوانم بڵێم ئەو کاتە تا ڕادەیەک رووسیاش وە چینیش بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بۆ بەرژەوەندی خۆشیان بی بۆ دروستکردنی تەحالوفی نێودەوڵەتیش بی ینی پاڵپشتی ئێران دەکەن شەڕەکە تونتر دەبی زەرەر و زیانی ئابووری زیاتر دەبی هەندێک وڵات ئەسڵەن ینی لە ڕووی ئابووریەوە شەلەل دەبن. باش باسی رووسیا و چینت کرد یەکێک بوو لە پرسیارەکانی منیش مامۆستا شوان. رووسیا و چین پشت لە ئێران دەکەن لەم دۆخەدا بە تایبەت چین لە ڕۆژانی ئایندەدا وا پێدەچێت سەرۆکی ئەمریکا لە مانگی داهاتوودا سەردانی چین بکات پێدەچێت پشتی ئێران بەردات یاخو استراتیژی چین و رووسیاش لەگەڵ ئێران استراتیژێکی درێژخایەنە یا ئەمە شتێکی مەحاڵە پشت لە ئێران بکەن؟ خۆی ئەمریکا ئەو شەڕەی کە بەرامبەر ئێرانی هەڵگیرساندووە بەڕای هەندێک لە سیاسەتوانان پێیان وەیە لە پەنای پەردەوە لەو دیوی ئێرانەوە زەربەدانە لە چین بۆ لاوازکردنی ئابووری چینە بۆ دروستکردنی بەلبەلەیە بۆ چین بۆ ڕاگررتنی پرۆژە ئابوووریەکانی چینە وەکو ڕێگای ئاوریشم کە خەریک بوون بە چەند کیشوەرێکدا گوزەر بکاتن بەڵام لەگەڵ ئەوەشدا کە شەڕ لە ناوچەکە هەیە تا ئێستا نزیک 12 ملیۆن بەرمیلی ئێران نەوت بە چین دراوە هەرچەندە هەندێک نەوتی احتیاتی ئێرانیش پێش ئەوەی کە شەڕ دەست پێ بکە لە دەریاکاندا هەبووە. چین یا رووسیا زۆر لەوە دانیشمەندترن گەورەترن سیاسەتی نێودەوڵەتی تێدەگەن سیاسەتی نێودەوڵەتیان بەدەستە لە هاوچێشەکاندان بە سەردانێکی سەرۆکی ئەمریکا پاڵ ئەوە یعنی پشت لە ئێران بکەن چونکە ئەم شەڕە ناڕاستەوخۆ لە مابەینی دوو جەمسەرە ئەگەر چی دوای جەنجی جیهانی دووەم دوای شەڕی سارد دوای ئیستیقالەدانی گۆڕباشۆف لە ساڵی 1990 لێکەڵوەشانەوەی یەکێتی شوورەوی دنیا بە ڕسمی بوو بە تاکجەمسەر بەڵام ئێستا چین و رووسیا و ئێران و هەندێک وڵاتی تریش لە ناوچەکە دەتوانین بڵێن جەمسەری دووەمن بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە یەکێک لە زەرور زیانەکانی ئەمریکا لە ڕابردوو چ بووە؟ طبعا لە دوای جەنجی جیهانی دووەم یەکێک لە لێکەوتەکان ئەو بوو بە خاوەن یەکەم ئابووری جیهان بەڵام لە دوای ئەوە کە بەردەوام خەریکی شەڕ بوو شەڕی بە وڵاتان فرۆشتووە خەریکی شەڕ بووە ئابووری بەرەو یعنی لاوازبوون ڕۆیشت بەڵام چین هەر خەریکی یعنی پیشەسازی و پێشکەوتنی ئابووری بووە ئێستا لە زۆر ڕۆوە سەیتەڕەی کردوتە سەر زۆرێک لە وڵاتان بە تایبەتی شەرقل ئەوسەد یعنی ئەمریکا بەوە نیگەران و هەراسانە بەڵام چین وەکو دەوڵەتێکی جێگیر ماوەتەوە لە هەمان کاتیشدا بە جۆرێک لە جۆرەکان ینی چینە رووسایە ئەگەر بە زانیاریش بی ئەتوانن هاوکاری ئێران ئێرانیش تا ئێستا مقەویمات و بنەماکانی مانەوەی تێدا زۆرە چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی قیادەکردن و ئیدارەدان و پاڵپشتیشەوە ئێرانە وێڕای ئەوەی کە بەناو شەڕی
ئەمریکا و قەواری زایۆنی دەکا بەڵام ڕۆژانە لە وڵاتانی خەلیجیش دەدا بەداخەوە کە من پێم باش نییە وڵاتانی خەلیج ببنە قۆچ قوربانی پێنا و سیاسەتی خراپی ئەمریکا و ئیسرائیل هەرچەند دەبێت لەم کۆتایی بەرنامەکەدا باس لە لێکەوتەکانی ئەو جەنگە لەسەر وڵاتانی ناوچەکە و بە تایبەت هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری بکەین بەڵام لە ئەسنای بەرنامەکەدا چەند جارێک باست لە هۆکارەکانی مانەوە یاخود مقاومەتەکانی مانەوەی ئێران ئەو چەکانی بەدەستیەوە هەن ئێران لەم کاتەدا کە یەک مانگە زلهێسترین وڵاتی عسکەری و ئابووری لەگەڵ ئیسرائیل لەگەڵ وڵاتێکی دراوسێ کە هاوکاری ئەوان هەن جەنگێکی زۆر تااقەت پڕۆکێنی لەسرە بنەماکانی مانەوەی ئێران چین چەند جارێک ئاماژەت پێکرد فاکتەری بەهێزی مانەوەی ئێران چییە؟ ئەگەر بەسەریە ئیش بێت سوپاس دەکەم بۆی کە تەوەری دووەمش قسەی لەسەر بکەین. وڵایی کارزان بە خێرایی ئێران لە ئێستادا وێڕای ئەو شەڕی بەسەریدا سەپاوە زەرەر و زیانی هەمە زۆری لێکەوتووە کۆمەڵێک فاکتەر و بنەمای مانەوەی هەن هەر خۆی لە خۆیدا کە تا ئێستا ماوەتەوە ئەوە مانای ئەوە دەگەێنی کە ماوەتەوە و دەمێنێتەوە بنەماکانیش بە تەحدید لە ڕووی سەربازیەوە بەڕاستی قیادەیەکی باشی شەڕەکە دەکا بۆ نمونە پەنای بردۆتە بەر کۆمەڵێک هونەری جەنگ کە هونەری سەرکەوتوو بوون تەنانەت ئەمریکا بەو زەبەلاحی خۆی سەری لە هونەری جەنگی ئێران سوڕماوە ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لەوانەیە هەندێک وڵات هاوکاری و پاڵپشتی بکەن و بۆ ئەوش دەگەڕێتەوە کە ئێران شەڕی 8 ساڵەی کەنداوی بەرامبەر بە عێراق و سی وڵاتی خۆر ئاوا کردووە لە هەمان کاتیشدا ڕۆژ بۆ ڕۆژ ئێران چەچی پێشکەوتووی دوورهاوێژ بەکاردینی بۆ نمونە چەند ڕۆژێک بەر لە ئێستاکە ینی ڕۆکێتی کیشوەر بڕندەی 4000 کیلۆمەتری گرتە ئەم دوورگەیە کە ئیستهدافی کرد بەڕاستی ئەوان تەوەقعیان نەکرد ئەو ترامپە بۆ خۆی جارجارە دەڵێ ئێران سارۆخی هەیە کە دەگاتە ئەمریکاش ئێران هێشتا ناچار نەبووە کە پەنا بباتە بەر بەکارهێنانی هەموو ڕۆکێتێک و هەموو تەکنەلۆژیایەک و هەموو فەنێک یعنی کورد گوتەنی ئەوە چی عەرەبی هەیە دەڵێ ئەلغەریق و یەتەشەبەس بکولی حەشیشین بە ئاوداچوو دەست بۆ زلە جیاژ دەبا ئەگەر بێت و تا ئەوان زیاتر لە ئێران بدەن ئێرانیش هێزی سەربازی زیاتر هوەری سەربازی زیاتری بەدەردەکەویتن لەڕووی ئابووریشەوە تا ئێستا بەڕاستی ئێران باشە و ئینهیاری نەهێناوە لە ڕووی خەڵکیشەوە خەڵکیان لەگەڕا قووەتی ئەم شەڕەتیە بۆ ئێران بەرامبەر بە ئەمریکا و قەواری زایۆنی ئەوەیە کە یعنی بڵێن شەڕەکە بەرامبەر بە خۆر ئاوایە وە شەڕێکە بەسەریاندا سەپاوە و بەرگری لە خۆیان دەکەن شەڕێکی بێپاساوە میلەتەکە هۆشیاری ئەوەی هەیە کە لە ئێستا داگلەیشیان لە ڕژێمی ئێران هەبی ناوی لە ڕژێمی ئێران بەجوابن لە مقابلیشدا هەر کەسێک لە ئێران هەستی ئێران دەیخاتە خانەی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆیە ئەوەش هەر بنەمایە بۆ مانەوەی ئەوان و ڕێبەری نوێی ئێرانیش ینی بە شێوەیەکی باش ئیدارەی ئەو شەڕە دەدا کە تا ئێستا سیاسەتی نێودەوڵەتی لە مەرام و مەبەستەکانی تێناگەن بە تایبەتیش بەرامبەر چەکی ئەتۆمی ئایا ینی لە داهاتوو لە ینی تەحلیلی چەکی ئەتۆمی دەکا یا تەحریمی چەکی ئەتۆمی دەکا. باش مامۆستا شوان بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی دەمەوێت لەسەر لێکەوتەکانی جەنگ و کاریگەریەکانی لەسەر وڵاتانی ناوچەکە بە تایبەت عێراق و هەرێمی کوردستان قسەمان بۆ بکەن. بە تایبەت لە ڕووی ئابووریەوە دەزانین کە نەوتی عێراق لە ڕێگەی گەروی هورموزەوە هاوردە دەکراو ئێستا گەروەکە ئێران کۆنتترۆلی کردووە ئەگەر بێت و بۆ چەند مانگی داهاتووەم شەڕە بەردەوام بێت لێکەوتە ئابووریەکانی لەسەر وڵاتانی ناوچەکە بە تایبەت عێراق و ژیانی ئاسایی خەڵکی هەرێمی کوردستان چی دەبێت؟ دەبینین بوتڵێ غاز لە 8,000ەوە بووە بە 30,000 هەندێک پێداویستی ڕۆژانە خەریکن گران دەبن کاتێک کە دەزاندرێت ئەم گەروە ژیراوەوەی کە لە مەخزانەکاندا هەیە خەریکە بەتاڵ دەبێت خەریکە نرخێکی دیکان بۆ دادەندرێت. من نامەوێت خەڵک بترسێت بەڵام بەڕاستی هەندێشت هەیە ئەمری واقعە
کاتێک کە کوردەواری وتەنی دۆست ئەو دۆستەیە کە دەتگرێنێ نەک دەتخاتە پێکەنین بەردەوام واقعەکەت بۆ خۆی نیشان دەدات ئەگەر جەنگ بەردەوام بێت لێکەوتەکانی لەسەر ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی دەبێت و ئامۆژگاریت بۆ خەڵک چییە؟ خۆی کارزانی بەڕێز سەبارەت بە عراق بەر لەوەی کە بچێتە بەر لەوەی کە جەنگەکە لە ناوچەکە هەڵگیرسێ کێشەیەکی هەبوو یەک لەو کێشانە ئەوە بوو کە هەڵبژاردن کرا و ینی سەرۆکی وەزیران و سەرۆک کۆمار پێک نهات بەداخەوە ئەمڕۆ لە عراق دەبوایە پەرلەمان کۆ ببایەوە بەڵام یعنی ئیتاری تەنسیقیش موافق بوو بە تەڵەب و داواکاری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە کۆبوونەوەکە دوا بخرێ بۆ 4 بۆ ئەوەی سەرۆکی کۆمار هەڵبژێردێ ئەو جا سەرۆک وەزیران کە پێم وایە لەوانەیە ئەوە زیاترش بچێتە پاشەوە و تاخیر بکرێ کێشەیەکی عراق ئەوە بووە کە عراق نەیتوانیوە بەرامبەر بە ئەمریکا و قەوارەی زایۆنی وڵاتانی تر ینی تەنانەت بەرامبەر بە وڵاتانی دەرودراوسێش سیادەی خۆی بپارێزی کێشەیەکی تر ئەوە بووە کە منظومەی عەسکەری عراق هەمووی موحەد نەبووە یەک نەبووە بۆ نمونە هەندێک گروپ هەبووین کە چەکدار بوون چەکیان بەدەستەوە بووە یعنی بە بڵێن لە خارجی منظومەی عەسکەری بووینە کە هەمیشە ئەمریکا و قەوارەی زایۆنی هەڕەشەی لە حکومەتی عراق کردووە ئەگەر حەلی ئەو مشکلەیەنەکەی ڕوبەڕووی لێدان و زیان پێکەوتن دەبیەوە ئێستاش کە شەڕەکە لە ناوچەکە هەڵگیرسا عراق بە شێوەیەکی ڕسمی ڕاگەیاندووە کە ئەوان لە نێو شەڕنین لایەنگیرنین بێلایەنن بەڵام بەکردداری وانە بەکردداری عراق ئێستا تێوەگڵاوە یعنی لە عراق سارۆخ بۆ شوێنەکان دەهاویشترێ و سارۆخیش لە دەرەوە بە عراق دەکەوی ئێمەش وەکو هەرێم کە لە زمنی ینی حکوومەتێکی موحەد و فیدراالی عراقین سیاسەتی دەرەوە بەدەست ئێمەوە نییە هەرێمیش دەبینین بەناڕاستەوخۆ زیانی زۆری بەرکەوتووە تا ئێستا 370,000 لە هەرێمی کوردستان دراوە لەو پایەوە 14 کەس لە هەرێمی کوردستان کوژراون شەهید بوون و 23یان زامدار بوون تەنانەت لە ماڵی سەرۆکی هەرێمیش دراوەکەوە پێشهاتێکی خراپە ئیتر ئەو جەوە بارودۆخێکی خراپی ئابووری خوڵقاندووە بەڵام لێرە ئەوە نابێ ببێتە پاساو بۆ گرانکردن و گرانبوونی کاڵا یەک دەبێ حکومت دەبت و ڕەبتێکی ئابووری باشی بەسەر بازاردا هەبی و خەڵکیش ئەو زەمیرەی هەبی کە ئەم شەڕە نەقۆزیتەوە ئەم دەرفەتە نەقۆزیتەوە کە زەر بە هەژاران بگات چونکە گرانبوونی نرخی کاڵا لە بازاردا ینی بە دەرەجە یەک زیان بە خەڵکی هەژار و ندار دەگا خەڵکی هەژار و نداریش ڕێژەی لە نێو کۆمەلگا زۆرە دەتوانین بڵێن لە 100 تا 90 خەڵک هەژار و نەدارە ئیدی لە ئێستادا بەم شێوە زیانمان بەرکەوتووە زیانی سەربازی زیانی ئابووری زیانی جباچی زیانی سیاسی زیانی دیبلۆماسی بەتاکید ئەگەر شەڕەکە بەردەوامبی زیانی زیاتر بە گشتی بە عراق دەکەوی بە تایبەتیش بە هەرێمی کوردستان بۆیە دەبێ ینی سەرکردەکانی هەرێمی کوردستان زۆر دووربینانە بتوانن خۆیان لەو شەڕە بپارێزن هیچ ئەنجەت و پاچاوێک بەدەستەوە نەدەن زۆر باشە مامۆستا شوان هەرچەندە وتم نامەوێت خەڵک بترسێنین بەڵام وەکو احتیاط پێتان باش نییە گەر خەڵک ئەوەی کە ئێستا توانایکی هەیە شتێکی لەبەردەستە حساباتێک بۆ ڕۆژانی ئایندەی خۆی بکات دووبارەی دەکەمەوە هیچ شتێک لە ئارادا نییە بەڵام هەروەکو احتیاط چونکە ئەگەر جەنگەکە درێژە بکێشێت دانوستانەکان نەگەن بە ئەنجامێکی ئەرێنی ئینشاڵڵا هەردەشگەن بە ئەنجامێکی ئەرێنی چونکە هیچ شەڕێک تاسەر نەبووە هەر کۆتایی هەر هەیە بەڵام خەڵک تاوەکو بەشێک لە بازرگانی چاوچنۆک دۆخەکەی نەقۆستۆتەوە احتیاتی خۆی بکات چۆنە ئەنی ئەم پرسارێ من پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە هەر وەکو هەنگاوێکی ئاسایی سەرەتایی وڵایی کارزان طبعا ڕاستە ئێستا دانوستان لە نێوان ئەمریکا و قەواری زایۆنی لەگەڵ ئێران هەیە
بەڵام لە ڕووی سیاسی و سەربازیشەوە دەبێ ئەوە لەبەر چاو بگرین لەوانەیە لە دانوستان نەگەنە نەتیجەیەکی ئەرێنی، لەوانەیە شەڕەکە بەردەوام بی، لەوانەیە وێرانکاری زیاتری بەدواوە بێ، ئەو وێرانکاریەش بە تاکید هەرێمی کوردستان دەگریتەوە. بۆیە پرسیاری تو و وەڵامی من بە تاکید ترساندنی خەڵک نییە، بەڵکو لە بەرژەوەندی خەڵکە، چونکە خوای گەورە عەقلی بۆیە بە ئینسان داوە تا تەعاملی ئیجابی لەگەڵ ژیاندا لەگەڵ دەوروبەردا بکە. بۆ نمونە مادام بە پێی ئەو هەموو پێوەر و ئاماژانە ئەو شەڕێکی گەورەیە، شەڕێکی مەترسیدارە، لەوانەیە لە ئایندا بەرپابێ یەک حەقا وەکو حکومەتی عێراق بەگشتی و حکومەتی هەرێمی کوردستان یعنی خۆیان بەرەو خودکەفایی ببن، واتە یعنی ئەو مەوادە پێویستانەی کە بۆ ژیان و بژێوی ئینسان پێویستە حەقا یعنی دەخریان بکەن، دایان بکەن، و لە هەمان کاتیشدا وەکو تاکەکانی ناو کۆمەڵگاش وەکو استراتیژیەت و دووربینیەوە حەقی خۆیانە یعنی احتیاتێک بکەن، بۆ چونکە احتیاتکردن لە احتیات نەکردن زۆر باشترە. ئینسان لە احتیاتکردن پەشێمان نابتۆ، بەڵام ئەگە احتیات نەکا لەوانەیە نەک پەشێمان ببتۆ زەرەر و زیانیشی پێ بگاتن. بۆیە بەڕای من یعنی زۆر تەبیعیە ئینسان لە ڕووی کودی سیارە و ئامێرەکانەوە لە ڕووی قوتی خۆیەوە ئەگەر بێت و دەخرێک بکاواتە پاشە کەوتێ بکە، احتیاتێک بکە، یعنی ئەوە شتێکی زۆر باشەوە بە تەکید قازاندیشی لێ دەکاتن و ئینشاءڵڵا پێویستیش بە هیچ نابی خۆ ئەگەر ینی ژیانەکەش منتیقەکەش بەرەو خۆشتر ڕۆوی ئەو بە تاکید ئینسان زەرەر لەو شتانە ناکە کە لە ماڵەوە بەزێدەوە هەیەتی ئەو کاتە بەکاری دێنی و دەیخوا دوایی دەتوانن بێخوا. جا قسەیکی خۆش ژێرمە مامۆستا شوان، ئەوە وەک دەڵێ خیتامەکەی میسک بێت. نازانم لە ساڵی 2003 کە لە عێراق درا، ئەو کاتە خەڵک مەترسی هەوی عێراقکاری هێرش بکاتە سەر هەرێمی کوردستانەها، خەڵک پەنجەرە و جامەکانیان بە نایلۆن و گەز دەگرت، دەڵێن پیرێژنەیەک زۆر ماندوو بۆ بەگرتنی پەنجەرەکان، وتوێتی لە کاتی ئیشکردنەکەدا وتی جا بەخواوە دەرگا و پەنجەرەکانیشمان گرت، دەترسین سەدام کیمیایەکەشمان لێ نەدات. جا ئینشاڵڵا خەڵک بە احتیاتی خۆی بکە، بەڵام ئینشاڵڵا هیچیش لە ئارادانیە، ئینشاڵڵا هیچیش نابێت و دۆخەکە بەرەو باشی دەڕوات. سپاس. هیچ پرسیارێکم نەماوە مامۆستا شوان، کاتەکەمان تەواو بوو. سپاسی بەڕێستان دەکەم تام کاتە لەگەڵمان بوون، دووبارە دەستان خۆش بێت. سپاس بۆ شیکردنەوەکانت. خۆشەویستانم لێرەدا کۆتایمان هێنا بەم ڕووماڵە تا بەیگەیشتنەوە لە کاتێکی دیکە و دەرفەتێکی دیکە بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم. خواتان لەگەڵ.